بهمان شيء پروردگار من لايتي كترا فرميتي إن الذين يأكلون أموال اليتامى ظلما إنما يأكلون في بطونهم نارا وسيصلون سعيرا. أو كساني مالي بباوك كان أخونا، أو كساني كيتيم كبباوكن باوكيان وفاتي كردو كسيك هل أسيب خواردني مال وسامانيان جا خواردنك دزيني آشكرا بيت ياخد خواردنك أويا قرزك بلاي تو وباوكك مردوه تو لە کوڕکشەکانی ئەشاییتەوە کە ئەو قەرزەت لایەوە ئەی خۆیت یاخود ماڵێکی ئەمان لای تۆ دانا ئەو پیاوە مردووە تەنها خۆتەوە وەزانن باسی ناکەی بۆی خۆت بیخۆیت یاخود باوکێکە مردووە برا گەورەکە خوشک و براکانی تری بێبەش ئەکات لە وەرەسە و میراتیەکەی یاخود خوشکەکانی لە وەرەسە و میراتی بێبەش ئەکات یاخود ڕووگیریان ئەکات تەلەفۆنێ جەڕەسێ بۆ خوشکێکاڵە دادا ئەوەندەت بەر ئەکەوێ ئەتەوێت خوشکیش بەردەوام دڵی براکەی ئەوێت نایەوێت لێ عاجز بێت ئەویش بڵێت چی ڕووگیرە بێت ئەڵێ کاکە گیان خواکە ئێوە کێشتان ناوێ بەشەکەی منیش بۆ ئێوە ئەوانش ئەی خۆن وا ئەزان پێیان حەڵاڵ ئەمە ڕووگیریکردنە ئەمە حەرام خواردنە بێبەشکردنی خوشک و براکان ئەوانەی کە میراتی مردوویەکیان بەر ئەکەوێت ئەو کەسەی بیخوا ئینەما یەأکلون فی بطونهم نارا ئەوە ئاگریان بخواردە باشترە لە ڕۆژی قیامەتان ناو زگیان پڕ ئەکرێ لە ئاگر لە دۆزەخە لەبەر ئەوەی ماڵی ئەوانیان خوارد کە پێیان حەڵاڵ جا ئەگەر ماڵی شەخسێک بخۆیت زگت پڕ بکرێ لە ئاگر تۆ لە ستەمکاران بیت لە ئەهلی ئاگر بیت بێگومان ئەگەر ئەو ماڵە ماڵی گشتی بێت ماڵی میلەت و وڵاتەکە بێت ئەو کاتە تاوانەکەی عەظیمتر و گەورەترێکە ئەمەش تاوانە بێگومان لەناو موسڵماناندا بوونی هەیە خەڵکانێک هەن لە نوێژ و جمعە و جەماعەت ئامادە بن بەڵام لە میرات خواردنیان بەڵام لە کڕین و فرۆشتن و غەشتکردن و پارە خواردن بە زوڵم و ستەم هەڵناگرن ئەمانە لە زاڵمترین خەڵکین هەڕەشەی دۆزەخیان لێکرا